سەرەتا سڵاو ڕێزم هەیە بۆتان بەڕێز دیوان سعید تایبەتی لە سەدەی 21دا یەکێک لە ئەو ئەتوانین بڵێن هۆکارە سەرەکانەی کە کورد بەدەستی و ناڵاندویەتی و بەردەوام لەژێر تەوژمی کۆمەڵکوژیدا بووە هێرشی فاشیزم بووە یانێ پێمان خۆشە لەگەڵ بەڕێزانە بە تایبەتی لەسەر پێناسەیەک لەسەر فاشیزم کە فاشیزم چییەوە ئەو فاشیزمەی ئەمڕۆ هەیە بە تایبەتی و لە بە شێوەیەکی زۆر زەق و بەرچاو لە تورکیادا هەیە و بەردەوام ڕۆژ لە دوای ڕۆژ کۆمەڵکوژی بەسەر کورداندا دێنێت لە ئاکامی ئەو فاشیزمەی تورکیادا پێمان خۆشە سەرەتا پرسیارێکی وهاتان بە ئاراستە بکەین ئایا وەکو پێناسەیەکی گشتی بەڕای بەڕێزان فاشیزم چییە و بەچی دەوترێت فاشیزم ئەگەر بتوانن پێناسەیەکمان بۆ بکەن لەمبارەوە بەڵێ سادەترین پێناسە لە فاشیزم ئەگەر لەناو کتێبەکانە ببینینەوە ئەوەیە کە سێتێکە لە ئایدۆلۆژیا یعنی تاقم و کۆمەڵێک ئایدۆلۆژیا و خەیاڵە کە بۆ پراکتیکردنی پێویستی بە سەرکوتکاری هەیە ئەو خەیاڵەش بریتیە لەوەی کە کەسێک وەکو دیکتاتۆرێک یان کەسێکی سەرکوتکار یان گروپێک یان پارتێک تاقمێک خەڵک کە پێیان وایە ئەوان باشترن لە خەڵک و مافی ئەویان هەیە کە ئەم باشیەی خۆیان بگوزارێنن و خەڵکی تری لێ مەحروم بکەن یان خەڵکی تر وەکو خۆیان لێ بکەن یعنی دوو ئەدگاری ئەساسی دوو عنصوری ئەساسی هەیە لێرەدا یەکەمیان پایماڵکردنی ئەو خەڵکانەی کە قبولی ئەم جۆرە لە ئایدۆلۆژیا و خەیاڵی ئەم تاقمە ناکەن یاخود ئاسیمیلەکردنیان وەکو خۆیانیان لێ بکەن و لە فۆرمێکی تر دابیان کەن بە غوڵامی خۆیان ئەمە جۆرێکە لە پێناسەیەکی زۆر سادەکراوە ئەگەر بە تەرجەمەی کوردی بکەم من بەم شێوەیە ئەڵێم کە فاشیزم بریتیە لە ئایدۆلۆژیای کۆمەڵی خەڵک کە پێیان وایە ئەوان باشترن لە خەڵک و مافیان هەیە ئەوەی کە پێیان خۆشە بیکەن و تعمیمی بکەن بەسەر خەڵکانی تردا و لە بەرچاونەگرتنی تایبەتمەندیەکانی خەڵکانی تر بۆ ئەوەی کە ئەم خەیاڵەشیان بچەسپێنن پێویستیان بە سەرکوتکاری هەیە و سەرکوتکاری بەلایەنەوە و هەموو معیارە ئەخلاقی ئینسانیەکان ئەکرێ بکرێتە ژێر پێ لە پێناوی ئەم هەدەفەیە کە هەیەە وشەی فاشیزم بۆ خۆی لە ساڵی 1922ەوە وردەوردا دێتە ناو قاموسەوە ئەگینا وەکو ڕەفتار وەکو ڕەفتاری سەرکوتکارانەی خەڵکی دەسەڵاتخواز تاقم و گروپی دەسەڵاتخواز و پاوانخواز لە دنیادا لە هەزاران ساڵدا ئەم جۆرە لە ڕەفتار بوونی هەیە بەڵام بەو شێوەیە کە تعریف بکرێت و ئیدی بووە بە کۆنسێپتێکی سیاسی و ئایدۆلۆژی ئێستا لە ساڵی 1922ەوە لە ئیتالیاوە ئەم وشەیە سەر هەڵدەدا و مۆسۆلۆنی وەکو قایدێکی هەم سەربازی هەم ئایدۆلۆژی کە پێی وایە ئەوان باشترن لە خەڵک وشەی فاشیزم ئیدی دێتە ناو قاموسی سیاسیەوە لە ترۆکی خۆیدا جۆرەکانی فاشیزم هەن لە شوێنی جیاوازدا هەن بەڵام دەتوانین ئێمە نازیزم وەکو بەشێکی گەورە لە فاشیزم ببینین کە هیتلەر ئیتر ڕێژەکە گەیشتۆتە جینۆسایدکردنی خەڵک کە ئێمە بینین لە 45 هیتلەر تەواو بێ بەڵام لە ساڵی 39 لانی کەم تا 45 ئێمە ترۆپکی نازیزم ئەبینین کە بەشێکی گەورەیە لە فاشیزم بەڵام وەکو پراکتیک وەکو پێشتر وتم ئەم جۆرە لە تاریخدا هەبووە لە شوێنەکانی تری دنیاشدا هەبووە بەڵام لە ئەوروپادا تەقنین کراوە ئینستیتوشنەلایز کراوە ئەگەر ئەو قسەیە ڕێگەم بێ بڵێن بەڵێ فەرموو ئەمەوە پرسیارە بکەم ئایا فاشیزمەکان کە باست کرد چونکە ئێستا ئاماژەت بە فاشیزمی ئەڵمانیا و یا موسولینی و هیتلر لە ئەڵمانیا و ئیتالیا کرد ئایا فاشیزم جۆری تەنها نەتەوەیی هەیە فاشیزمی ئەتنیکی هەیە یا کاتی جۆری دیکەشی هەیە فاشیزم جا لە شوێنەکانی تری دنیادا وەکو ڕەفتار پێش 1922 هەزاران ساڵیش مەسەلەی پایماڵکردن و بەهەن نەگرتنی خەیاڵ و نازنامە و سەکن و ئایدێنتیتی خەڵکی لە هەموو شوێنێک هەبووە مەسەلەن لە چیندا جۆرێک لە فاشیزم سەر هەڵدەدا لە ساڵی چلەکانە تا 45 کە ئەو کاتە کۆماری چین هەیە پێشەوەی کە شۆڕشی ماو کۆماری چینی میلی دروست بکە لەو ناوەدا کۆمەڵی خەڵک پێیان وایە کە تەنها یەک عێرقی ئەو وڵاتە مافی ژیانیان هەیە و هەوڵی پایماڵکردن و کوشتنی ئەوانی تر دەدرێت بە شێوەیەک ئەمە بۆ خۆیان ئەمانە قوربانی بوون لە دەستی
فاشیزمی یابانی کە یابان لایەکی لەداگیر کردبوون لە تاریخی چیندا ئەمە وەکو لێەوە دەست پێ بکەم لە ڕۆژهەڵاتەوە هەتا دێمە ئەمریکا لە تاریخی چینا شوێنەکەی پێوتێن نانجین شارێکی گەورەیە کە ئێستا زیاد لە 20 ملیۆن خەڵک لێی دەژی ئەو شارە بەجارێ هەمووی ڕێی بکرا هەمووی لاقە کرا و هەمووی کوژرا ئێستا مەتحەفیانەیە بە ئەو شارە مەتحەفی The Rape of نانجین یعنی لاقەکردن و کوشتنی خەڵکی نانجین ئەوە لە یابانیەکان کە هاتن ئەویان کرد یعنی فاشیزمێک هات جۆرێک لە خەیاڵی فاشیزمی کە پێی وایە چینیەکان ژیانیان قبول نییە بەڵام هاتوون ئەیان کوژن ئەم چینیانە خۆیان کە هێزیانەکەوێتە دەست هەمان حکایە دەکەن بەسەر خەڵکەی خۆیاندا ئەمە ئەگەر نمونەی بچووکتر لەمە بکەم و بێمەوە وڵاتەکەی خۆمان بەعز کولتوری بەعز کولتورێکی فاشیستیە بەڵام ئەوەی کە دوایی بەعز دەڕوخێ وەکو خۆی بەڵام خەیاڵە فاشیستیەکە لە ناو تاکەکان و لە ناو گروپەکاندا ئەمێنێ ڕەفتارەکە دووبارە ئەبێتەوە لە ئەوروپایە لە وڵاتە دیموکراتیکەکانیشدا نەک تەنیا لە ڕۆژهەڵاتی دنیادا لە هەم لە وڵاتە سۆشیالیستەکانە وەکو رووسیا فاشیزم بە شێوەیەکی زۆر بەربڵاو هەیە وجودی هەیە لە پراکتیکا و هەم لە وڵاتە سەرمایەدارە بە ناو دیموکراتیکەکانە تەنانەت لە ئەمریکا و لەوە گرنگتر لە بەریتانیاش کە دایکی جۆرێکە لە مۆدرن و لە سەورەی جیاوازکە مرۆڤ تا ئەمڕۆکە دیموکراتیەتی ڕۆژاوایی پێیگەیشتووە لێرە هەر بە ناوی پارتیش لە بەریتانیا مۆزلی هەرناوەکەشی لە مۆسۆلۆنیەوە نزیکە پارتێکی فاشیزم دروست دەکا فاشیستی دروست دەکاوە بەلای وایە فاشیت شتێکە کابێ ئینسان شەرەف بێ بۆی و قەنەعەتی وا بێکرد باشترە لە خەڵک و لە پێناوەدا ئەتوانێت هەر شتێکی بێ بیکە بۆ سەرکەوتنی ئەهدافەکانی خۆی ئیدی ئەمە لە ڕۆژهەڵە لە ئەوروپادا بە تایبەتی تەقنین کراوە یعنی بە قانون کراوە ئینستیتوشنەڵایز کراوە یعنی کراوە بە موئەسسەیەک هەیە بە ناوی قانونەوە ڕۆژانە خەریکی بڵاوکردنەوە و ژیانکردنەوە بەر خەیاڵە فاشیستیەکاندا مەسەلەن ئێستا لەم وڵاتەیە بەریتانیا و لە ئەمریکاشدا تۆ بۆت هەیە هەندێ مافت هەبێ هەمان من کە وەکو تۆ مرۆڤم بۆم نییە بمبێ لەبەر کۆمەڵی خەیاڵ فاشیزمی اقتصادی هەیە فاشیزمی صحی هەیە مجموعەیە حکایەت و حاڵی صحی و ئینشورانس هەیە تۆ هەتە من نیمە مجموعەیە فرسەتی اقتصادی هەیە کە ئەتوانێت تۆ بکاوە ملیارلێر بەڵام من بۆم نییە نانم هەبێ بیخۆم ئەمە بەشێکە لە فاشیزم بە هەمان ئەو پێناسەیە کە پێم وایە کۆمەڵی خەڵک گروپێکن دڵخوازی خۆیان ئەتوانن بخەنە سەر و هەموو معیارە ئەخلاقی ئینسانیەکان پایماڵ بکەن و لەو هۆیەدا بتوانن ئەو شتانی کە خۆیان ئەیانەوێ بیکەنە جێو بەڵام خەڵکی تر ئەکرێ یا ئاسیمیلە بکرێ یان هەر پایماڵ بکرێ فیزیکی بکوژرێ جینۆسایدی ئەرمەنیەکان لە دەستی تورکەکاندا ئەمە بەشێکە لەو پایماڵە جەسەدیە کە هەیە ئەمە ڕەفتارێکە لە فاشیزمەوە سەری هەڵدا و پراکتیکی فاشیزمە بە شێوەیەکی زۆر دیار جینۆسایدی کوردەکان و ئەو کەسانەی کە تورکنین و کە بەناو بۆتەی بە تورکبووندا نەڕۆشتون لە ساڵی ڕابردوودا لە دەوڵەتی تورکدا ئەمە ڕەفتارێکە ڕێک فاشیستانەکە لەبەرەوە بەڵام ئەگەر پرسیارەکەی تۆ ئەوەیە کە ئەم فەرقی ئەم فاشیزمانە چییە فەرقەکانیان زۆر کەمە هەمویان بەڵام فەرقەکە یەک شتە بەڵێ فەرموو ئەو پرسیاریش لێرەدا بکەم بەڕێستیبان ئایا ئەوەی تورکیا کە ئێستاکە هەیە بەڕای ئێوە فاشیزمێکمان هەبوو لە ئەڵمانیادا لەلایەن هیتلێرەوە حزبی نازیەکانەوە لە ئیتالیادا لەلایەن موسولینیەوە بە هەڵۆشاندنەوەی ئەو حکوومەت و دەسەڵاتی ئەو حزبانە بینیمان کە فاشیزمی ئەو فاشیزمەی کە ئەو حزبانە و بۆ شێوازێکە لە ئەڵمانیا و ئیتالیادا هەبوو لەناو سوو کۆتایی پێات بەڵام بەڕای ئێوە ئەو فاشیزمەی موسولینی و هیتلێر چ جیاوازێکی هەیە لەگەڵ ئەو فاشیزمەی ئێستاکەی تورکیادا بەڵێ بەهۆی ئەو ڕەوتە دیموکراسی و مافی مرۆڤەی کە لە 70 ساڵی ڕابردوودا ئەوروپا بەخۆیەوە بینیوە فرسەتی فاشیزم بەو شێوە ڕەهایەی کە لە زمانی هیتلەرا هەبوو ئێستا لە پراکتیکا لە ئەوروپادا نەماوە بەڵام خەیاڵی فاشیزمی ئەگەر چی لە ناو ئینستیتیوشنیشە لە ناو مؤسسەکانە ئەوەی کە پێوتە ئینستیتیوشن بە ئینگلیزی کە مەسەلەن ئەمانەی کە دەوڵەت بەڕێوە بن هەمویان بەشێکن لە ئینستیتیوشن ئەگەر ماکرۆن ئەگەر بۆریس جۆنسن ئەمانە بەشێک نەبن لە ئینستیتیوشن و لە ناو دەوڵەتی قوڵ بەڕێوەیان نەبا ناتوانن بن سەرۆک و سەرۆک وەزیر مەسەلەن بەڵام لێرە فاشیزم ئەو فرسەتەی نەماوە کە بەو شێوە ڕەهایی زمانی هیتلەر و مۆسۆلۆنی بەڕێوە بچێ لە ناو تورکیادا ئەمە فەرقە گەورەکەیە فرسەتەکەی ماوە یعنی خەیاڵە فاشیستیەکە هەیە بەڵام فرسەتی ئەو مؤسسەیەی کە فاشیزم بەرهەم دەهێنێ و پێشی دەخات و ڕۆژانە پراکتیکی پێدەکات لە تورکیادا هەرچەند چێ و زیادەتر دەبێت یعنی مەسەلەن بە گۆڕانی
دەوڵەتی کە لە ژێر دەستی حیزبی جمهوریەکانە هەبوو لەژێر عەسکەرا هەبووە لە ساڵی 23 هەتا 49 کە حیزبی دموکرات دێتە سەر حکم و بە حساب جۆرێک لە دیموکراتی لە تورکیادا دروست دەبێت ئەمە ناکاتە بڕینی فاشیزم. من حکایەتێکی ساڵی 1959 بۆ دەگێڕمەوە کە ئەو کاتە 58 و 59 کە ئەو کاتە دەوڵەتێک لەسەر حکومە لە تورکیادا کە هی حیزبی دیموکراتەکان و عەدنان مەندەرس بە حساب بە دیموکراسی یادۆ لەسەر حکم و ئیتر حکمی دیکتاتۆری حیزبی جمهوری نەماوە و ئێستا دیموکراسیەت هەیە و فراحیزبی هەیە لە وڵاتە. لەوێدا سەرۆکی ئەرتەش، سەرۆکی دەوڵەت و سەرۆکی وەزیران ئەو کاتە عەدنان مەندەرس دادەنیشن میتینێکی گەورە دەکەن کە بۆ ئەوەی کە کوردەکان بە تەواوی پایماڵ و ئاسیمی لە بکەن بیان کوژن هەر فیزیکی لە ناویان بەرن پێویستیان بە کوشتنی 1000 ئینتێلێکتوەڵ 1000 ڕۆشنبیری گەورەی کورد هەیە. باشترینیان لەم سێ نەفەرە لەم سێ گروپە کە دانیشتون دەوڵەت و ئەرتەش و سەرۆکی وڵات و سەرۆکی حکومەت ئەڵێن ناکرێ بە یەکجار هەمویان کوژین 1000 کەس با 50 بیان گرین و بیان کوژین. گروپی 49 کە هەیە کە بە یەکەم جار بۆ حکمی ئەعدامیان دەرەچێ و ئەگرێنە زیندان خۆی ڕاستی 50 بەڵامێکیان هەر ئەو شەوە لەژێر تەعزیبا دەکوژرێ ئەو گروپە لە مێژوودا بە ناوی گروپی 49 بەناوکراوە. ئەمە بۆ خۆی فاشیزمێکە کە بە هەموو شێوەیەک ئیمکان و دەرفەتی هەیە بۆ بەڕێوەبردن. هەر 2 ساڵ دوای ئەوە فاشیزم سەرۆکوەزیرەکە خۆشی هاڕی لەبەرەوەی بە هەموو ئەو شێوەیە کە گروپە دڵخوازەکەی ئەو دەوڵەتە پاوانخوازە کە دەیویست بە شێوەیەک بڕوا سەرۆکوەزیریش بە هەمان شێوە بەناو ئەو زنجیرەدا تێنەپەڕی خۆی ئیبرایە ئیمراڵی و ئیعدام کرا لە ساڵی 50دا. ئیدی ئەو حکایەتە ئێمە بوو لە ساڵی 60دا چونکە ئەوە باسی ساڵی 58م کرد. یعنی فرسەتەکە نقطە فەرقەکە ئەمەیە فاشیزمێک کە ئێستا لە تورکیادا هەیە لەگەڵ فاشیزمی ئەوروپادا ئەو فرسەتەیە کە لە ئەوروپادا ئیدی بەو شێوەیە ناتوانێت بە ڕەهایی وەکو زمانی مۆسۆلۆنی و زمانی هیتلەر بڕواتە پێشەوە. بەڵام لە تورکیادا مەخابن بە دەستەکی وڵاتە دیموکراتیکەکان هەتا ئەمڕۆژ بە شێوەیەکی زۆر بەفراوان مەجال و ڕێگەی و فرسەتی بۆ کراوەتەوە کە فاشیزم بمەشێنێت. ئێستا ئەوەی لە تورکیادا هەیە زۆری وەکو مەترسی دەبینێت یەک لەو بابەتانە ئەوەیە کە فاشیزمی تورکیا تەنها بە حزب و دەسەڵاتێک وەکو بەڕێزی ئاماژتان پێکەسندا نەماوە، یعنی واتە چوەتە ناو خەڵکەکەیەوە بەشێکی زۆریش لە تورکەکان کە خەڵکی مەدەنی تورکن هاوڵاتی تورکیانە ئەو بیرۆکە فاشیزمیە لە مێشکیاندا چەندراوە. ئایا بەڕایەوە ئەمە لەگەڵ خۆی دەتوانێت چەند مەترسیەکی هەبێت؟ بۆ نمونە ئەو شێوازە بیرکردنەوەی کە لە مێشکی ئەردۆغان و دەسەڵاتی تورکیادا هەیە لەوانەیە لە مێشکی تاکێکی ئیزمیر و ئەنقارەیشدا هەبێت. ئایا ئەمە بۆ خۆی جیاوازیی زۆر بەرچاوە لەگەڵ فاشیزمەکانی ئەڵمانیا و ئیتالیادا؟ ئێوە مەترسی ئەمە چۆن دەبین؟ ئەمە چه مەترسیی ئەتوانێت هەبێت لە ئێستادا و لە داهاتوودا؟ زۆر مهمە ئەو قسەیە کە ئێمە پێمان وابێ گروپێک لەسەرەوە خەریکی دروستکردنی جۆرێکن لە تاقمێک لە سێتێک و لە گروپێک کە ئەتوانن پاوانخوازی بکەن و ئەم خەیاڵی خۆیان بەڕێوە ببەن و بیمەشێنن. ئەمە تەنیا ئەوە نابێت بەڵکو مەشینێکی گەورەیان هەیە بۆ ئەوەی کە سێ-چوار هەنگاوی گرنگ بنێن ئەم هەنگاوە گرنگانە شۆڕ بێتەوە بۆ ناو خەڵک بە دڵخوازی بەبێ ئەوەی بەخۆی بزانێ بوو بێ بە فاشیست بوو بێ بە شێوەیەک. یەکەم جار گرنگترین شتیان ئەمانەی کە ئایانەوێ فاشیزم بڵاو بکەنەوە و خۆیان ڕاسخ ببن پێی خۆیان قایم بکەن پێویستیان بە جاهیلکردنی خەڵکە. جاهیلکردنی خەڵک من لە نووسینەکە ڕاستی بە ئینگلیزی نووسراوە بەڵام دوای قبول نەکرا لێرە وشەی دۆنکیایزیشنم بەکارهێناوە، یعنی بە کەرکردن. استحمار بە عەرەبی هەیە بە فارسی هەیە بە تورکی هەیە ئەشەک لە شترمەک، بەڵام لە زمانی ئینگلیزیە قبول نەکرا بڵێم دۆنکیایزیشن. ئەو مەشینە گەورەی فاشیزم ئەوێ ئەو خەڵکە بکا بە جاهیل بکا بە ئەحمەق وایان لێ بکا کە بە شێوەیەک بڕۆن بەبێ هیچ پرسیارکردنێک و لە دوای ئەو دۆنکیایزیشنە لە دوای ئەو ئەحمەقکردنە نۆرمەلایزیشن ڕوەدا بە ئاساییکردنەوە. مەسەلەن ئێستا ئەگەر زەلامێک لەسەر جادەیەکی ئیزمیر و ئەستەمبوڵا بکوژرێت لەسەر ئەوەی بە زمانی کوردی قسەی کردووە ئەمە ئەوێ بە شتێکی زۆر نۆرماڵ تەبیعیە بێتەوە وەکو ئەوە نییە کە شتێکی زۆر گەورە ڕوویدا بێ کە ئیتر ئەمە ئیجحافێکی گەورەوێ بە وجود و ئەخلاق و ئینسانیەت و بەهای مرۆڤایەتی زۆر تەبیعیە. ئەڵێن کاکەوە تیرۆریستێک بکوژرا، یعنی وشەی بوون بە تیرۆریست بە وەکو لەیبڵێک بەرچەسپێک کە ئەدرێت لە کوردێک لە کەسێک کە بە دڵی ئەو دەوڵەتە نیە بووە بە شتێکی ڕۆژانە نۆرمەلایز کراوە.
یعنی ئەمە شینە ئیعلامیەی کە ئەمە هێناوێتی بەها فاشیستیەکان بڵاوکاتەوە تەنها لەناو ئەو تاقمە گروپەی سەرەوەیان نەوەستاوە و تەنها لە دەستی عسکەر و هێزەکاندا نییە، بەڵکو لەناو بەها و قیمەتە ڕۆژانەیەکاندا هەیە کە لە کاتێکا سەیرەکەی ذهنیەتی ئەم زەلامە گۆڕاوە بۆ ذهنیەتێکی فاشیستی و بووە بە شتێکی نۆرماڵ لەلای. ئەگەر فاشیست نەبێ بەلایەوە عەجیبە. ئەم فرسەتە لە تورکیادا زۆر هەیە و مەخابن ئێستا زۆرینەی خەڵکی ئەوەی کە لەناو تورکیادا ئاژی بە تورکەوە ئەوەی کە بە عێرق و بە ئیثنیک تورکە و ئەوەیشی کە لە عەسڵا تورک نییە، لاسە چەرکەسە کووردە نازانم کێیە، بەڵام بەر ئەم حەملەیە کەوتووە لە حەملەی وەکو دیسانەوە وتم بە ئینگلیزی دۆرکیازیشن و نۆرماڵایزیشن بۆ ئەم خەیاڵە فاشیستیە ڕووی داوە، نۆرمال بۆتەوە کە ئەبێ ئەم زەلامە فاشیست بێ و فاشیزمون بووە بە گلۆری، بووە بە شانازیکردن. مەسەلەن تۆ بە شانازیەوە ئەڵێی من یەک ئاڵام هەیە، یەک زمان پێویستە. من لەم بەریتانیای عوزمایە قسەم کردووە لەگەڵ دکتۆرە پرۆفیسۆرە کە عەرەب بووە، بە هەموو قەناعەتێکیەوە پێی وایە هیچ پێویست ناکات کەسێک کە بە کورد دروست کراوە بە زمانی خۆی قسە بکە مادەم زمانێکی مهمەیە ناوی عەرەبیە. لەبەرەوە فاشیزمە فاشیزمێک نییە بە تەنها لە ئەڵمانیا وەستا بێ، لە ئیتالیا وەستا بێ. ئێستا بووە بە جۆرێک لە نۆرم خەڵکی سەردەست ئامادەیە خەڵکی ژێردەست بژێ، بەڵام ترۆپکەکەی ئەمڕۆکە لەسەر دنیادا ئەتوانم بڵێم لە چەند وڵاتێکدا هەیە کە ئەکرێ ئەو جۆرە لە نەتەوە پەرستی کە لە تورکیادا هەیە هەر زۆر زۆر بێشێوەی و بێپێشینە و جیاوازە لەوەی کە فاشیزمی بە شێوەیەکی زۆر زۆر ڕەها نۆرمەلایز کردوتەوە کە ئەگە تۆ فاشیست نەبی ڕەنگە مافی ژیان و هەناسەدانیشت نەبێت لە تورکیادا. کەمینەیەکی کەمی خەڵکی ناو ئەو جوغرافیایی کە پێوتێت تورکیا کە خۆی ئەپارێزێ لەم جۆرە فاشیزمەوە لە هەوڵ و خەباتدایە بۆ بنبڕکردنی ئەم فاشیزمە کە کەمینەیەکی زۆر زۆر کەمە مەخابن. ئەگینا فاشیزم بۆتە جۆرێک لە خوێن و ئاو و گڵ لە ناو جسم و خەیاڵ و ذهنیەتی مرۆڤدا لەو بوقعیا کە پێی دەوتێت تورکیا ئێستا. بەل لە بەرچاوگرتنی هۆکارەکانی سەرهەڵدانی فاشیزم و ئەو فاکتەرانەی کە فاشیزمیان دروست کردووە بەڕایەوە لە ئێستاکەدا چەند ڕێکارگەلێک ئێوە بە گرنگ دەبین یا چەند ڕێکارێک بگیرێتە بەر بەلایەوە گرنگە بۆ کۆتایهێنان بە فاشیزم و لەناوبردنی فاشیزم؟ ئایا مێتۆدێک فکرێک هزرێک یا ڕێوەکە و ڕێبازێک ئێوە بە باش دەبینن یاکو ئالتەرناتیڤێک دەبینن بۆ بەرەنگاربوونەوەی فاشیزم؟ ئەوەی کە فاشیزم کردوێتی کۆمەڵێک کەرەستەی بەکارهێناوە بۆ ڕووخاندنی فاشیزم، بۆ دروستکردنی کۆمەلگایە کە دوور بێت لە فاشیزم. ناکرێ مرۆڤێک هەڵسێت گروپێکی تر دروست بکە بە هەمان کەرەستە خەریکی شەڕکردن بێ لەگەڵ ئەو دوژمنەی خۆیدا کە فاشیزمە. لەبەرەوە ئەگەر کۆمەڵێک هەڵدەستن بە ناوی ئەوەی کە دیفاع لە زوڵم ئەکەن، زوڵم هاتووە دیفاع لە مەزلوم ئەکەن، ئەیانەوێت کۆمەڵێک ئیش بکەن، ڕەنگە دەموچاوەکان بگۆڕن، ڕەنگە حیزبێک بگۆڕن بۆ حیزبێکی تر، ڕەنگە ناوێک بگۆڕن بۆ ناوێکی تر، بەڵام بە هەمان کەرەستەی فاشیزم دیسانەوە تۆ دروستکردنەوەی مواسسەیەکی ترەبێت کە هەمان فاشیزم بەرهەم دێنێتەوە بەڵام ناوەکانە گۆڕێ. ئێستا لە کەرکووک ئێمە فاشیزممانەیە بە شێوەیەکی زۆر زۆر فعال ئیش دەکات کە مەسەلەن ڕاکان جمهوری کە محافیزی کەرکووکە ئەتوانین ئێمە بڵێن بەشێکە لە هەرەمی سەرەوە بۆ چەسانەوەی ئەو خەڵکانەی کە بەدڵی ئەم نین، بەدڵی ئەم هێز و ئایدۆلۆژیانی لە پشتی ئەوە. بەڵام 14 ساڵ پێشەوە هەرەمەکە لەسەرەوەی کەتی پارتیتیا بوو کە زمانی کوردی بوو و خەریکی فاشیزم بوون، وان فاشیزمە فاشیزمێکی زۆر بێخێر و بێقیمەت بوو لەو 14 ساڵی 2023 هەتا ڕووخانی هێزی کوردی لە تورکیادا لە کەرکووکدا کە چی بوو؟ ئەچوو ئەوانەی کە لەسەرەوەن و دوژمنی ئەو ئایدۆلۆژیای خۆشیانن کە تورکمانەکان و عەرەبەکان بوون، بەڵام دەستدار و پارەدار و گەورەکانیان ئەمانە خزمەت دەکران، ڕێزیان لێگیرا. بەڵام خەڵکێکی فەقیری بێدەست بێماڵ خانوویەکی بچووکی هەیە لە شوێنێکی بەسیتایە بەڵام تورکمانەیان عەرەبە ئەکوژرا، تیرۆرەکرا. ئەمە ڕاستیەکە کە ئێمە ناتوانین باسی ملیۆنە ساڵ لەمە پێش ناکەین، باسی 14 ساڵ لەمە پێش 15 ساڵ لەمە پێشی شارێکەکەین کە خۆمان تیا ژیاوین. پێش ئەم 2023 فاشیزمێکی تر هەبوو لەوێ کە فاشیستی بەعز بوو، پێی وابوو هەرکەس بەعسی نەبێ، هەرکەس ئومەی عەرەبی قبوڵ نەبێ، مافی ژیانی نییە، مافی هەناسەدانی نییە. لەبەرەوە بۆ عەرەب بوویتایە، بۆ بەعسی بوویتایە، بۆی لەوێ بژیت. خەیاڵەکە هەر لە جێ خۆی ماوە ئێستا، بەڵام تا ئێستا سێ جۆری گۆڕیوە. خەیاڵێکی بەعسی بوو بە خەیاڵێکی بەناو کوردی، ئینی ئەو پارتە سیاسیانە، و ئێستا بۆتەوە بە خەیاڵێکی پارتی عەرەبی
شیعی مەسەرەن بەو شێوەیەکە ئەوان دەسەڵاتیان هەیە یان نیوەشون داعشی ڕاستی هەم نیوە سونی نیوە شیعە یعنی خەیاڵە فاشیزمەکە بە کەرەستەیەک پێویستە شەڕی لەگەڵ پێەکە کەرەستەکە جیاواز بێت کەرەستەکە چییە؟ فاشیزم هاتووە لەسەرەوە مؤسسەیەکی قەمعی ستەمکاری دروست کردووە بە داری زۆر پێویستە ئەو خەڵکە سەبمیت بکات سوژدەی بۆ بەرێت تۆ پێویستە لە خوارەوە کۆمەڵی خەڵک هۆشیار بکەیتەوە کە ئامادەوێت بەرخۆدان بکە قبوڵی ئەم زوڵمەی نەبێت و مؤسسەیە کە ئەمەی کردووە کە هێز و عسکەر و دار و هێزی هەیە تۆ بێت مؤسسەیەک دروست بکەیت کە ڕێز لە بەها ئینسانیەکان بگرێ و لە ئەخلاقەوە لە خوارەوە دەست پێ بکە ئەمە یەک پرۆسەی گەورەی پەروەردەیی گەورەیە و پرۆسەکە تەنها ئەوە نیە پەروەردە بکەی بەڵکو پێویستت بە هێز هەیە پێویستە بە هێزێکی پاراستنی خەڵک هەیە پاراستنی گەل هەیە یعنی هەم لەلایەنی عسکەریەوە تۆ پێویستە هێزێک دروستکەی دژی ئەم هێزە و هەم لایەنی پەروەردەییەوە پێویستە پەروەردەیەک دروستکەی دژی ئەم پەروەردەیە و پێی وابێت دیموکرات بوون بەشێکە لە حاڵی ئینسان پێی وایە ڕێزگرتن لە خەڵکی تر بە ڕەنگی تر بە جیاوازی پێویستە بەشێک بێت لە حاڵ و بەها و ئەخلاقی ئینسان ئەمە زۆر کارێکی ناڕەحەت و نەکردنیە ئاسان نییە بەڵام نابێ ئینسانێک کە خەیاڵی ژیان و ئەخلاق و بەهای هەیە و دژی فاشیزم خەبات دەکا بڵێ ئەیدی ئەمە ناکرێت و دابنیشێ بەڵکو پێویستە دەست پێ بکە من لەو باوەڕەدام هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و هەم لە کوردستاندا خۆشبەختانە دژی ئەو فاشیزمە تورکی و عەرەبیە ناشرینە ئەو فاشیستە فارسیە زۆر زۆر قرێژە ناشرینەی کە لە ئێراندا ئامەشێ لە خاکی کوردستانە تۆ و بؤرە و دەستپێکی ئەو جۆرە لە خەبات هەم لە لایەنی ڕێخستنەوە و هەم لە لایەنی پەروەردەی خەڵکەوە لە خوارەوە بۆ سەرەوە دەستی پێکردووە کە بەو کەرەستاژ فاشیستیانە نەهاتووە خزمەت بکە بەڵکو کەرەستەیەکی دیموکراتیک و بەها و قیەمی مرۆڤی بەدەستەوە گرتووە بەڵام تا ئێستا زەعیفە بچووکە کەمە بەڵام لە ڕێی لە حاڵی بەرەوژووربووندایە کە ئەوە هەواڵە خۆشەکەیە بەڕێز پرۆفسۆر سیڤان سعید پرۆفسۆری یاریدەدەری کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زانکۆی چین زۆر زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە ڕۆژنی و سانەسان وڵامی پرسیارەکانی ئێمەتان دایەوە چاوەکانم ڕۆژتان باش